يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس خواهي پروردگار لسورة الأعراف آياتي 85 جاد فرمي وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره قد جاءتكم بينة من ربكم فأوفوا الكيل والميزان ولا تبخسوا الناس أشياءهم ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ذلكم خير لكم إن كنتم تعلمون. أما قرآنيا محوري وتاركي أمرمان بپشتیوانی خواهی پروردگار خواهی گەورە دەفەرمێ بۆ لای گەلی مەدیەن، بۆ لای هۆزی مەدیەن هەم بە هۆزەکە وتراوە هەم بە خاکەکەش وتراوە کە نزیکە لە عەممانەوە. کاتی خۆی خواهی پەروەردگار شوعەیب پێغەمبەری ناردووە بۆ لایەن، دەفەرمێ براکەی خۆیان شوعەیبم نارد بۆ لایەن. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ زۆر دڵسۆزی گەلەکانیان بوون، وەکو براوا بوون بۆیان، ناسیویانن، گەلەکان زانیویانە ئەو پێغەمبەرانە چەند ڕازگۆن، چەند ڕەوشتیان بەرزە، چەندە دڵسۆزی مرۆڤایەتین. خوا دەفەرمێ شوعەیب پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ بە ئەهلی مەدیەنی ود دوو شتان پێ دەڵێم. یەکەمیان اعبدوا الله ما لكم من إله غيره، تەنها ئەڵڵاه پەرستراوی حەقە و غەیری ئەڵڵاه هیچ شتێکی تر بە پەرستراوی خۆتان مەزانن. ئەمە تەوحیدە، پەیامی هەموو پێغەمبەران هەر ئەمەیە. پێش هەموو شتێک دەبێ ئینسان ئەمەی پێبووترێ، ئەڵڵاه بە تاک و تەنها بپەرستە، هاو بەشی بۆ بڕیار مەدە. قەد جاءتكم بەیینەة من ربكم، لەلایەن پەروەردگارتانەوە بەڵگەی ئاشکرا و ڕوونتان بۆ هاتووە، موعجزەتان نیشان دەدەم، ئەوە من پێغەمبەری خوام و کەلامی خواتان پێ دەڵێم. بۆیە ئینسانێک کاتێک کەوا خوا ناناسێ، ئێمە نابێ باسی ئەوەی بۆ بکەین کاکە بۆ نوێژ ناکەی، ئەبێ یەکەم جار پێی بڵێ وەرە ئەڵڵاه بناسە، کە ناسی بە تاک و تەنها بیناسێ و هاوبەشی بۆ بڕیار نەدا، ئەمجا تەکالیفە شەرعیەکانی تری پێ بڵێ. جاری وایە خوشکێک حیجاب نییە، ئەو هەر ئەسڵەن بڕوای بەخوانیە، خوشکێکی مسلمان ئامۆژگاری دەکا ئەوە بۆ لە چک ناکەی، ئەبێت جارێ یەکەم جار لە تەوحیدەکەەوە دەست پێ بکەیت. پێغەمبەران ئاوایان کردووە، وەرە یەکەم جار خوا بناسە کە خواد ناسی خۆشت دەوێت کە خۆشە دروست بە گوێی دەکەی. دووەمیان مەنهەجەکەی پێوتن، ئەم عەقیدە و بیر و باوەڕە ئەبێ ڕەنگداتەوە لە کاروباری ژیانی ئینساندا. بۆیە بەڕێزان سەیری قورئانکەن بە یەک حرفی دەرسێکمان فێر دەکا، یەکسەر دەفەرمێ فەئەوفوا الکەیلە، پیتی فا، دوای ئەوەی عەقیدە و خواناسیەکە دووەرگرت ئەبێ ئەم عەقیدە و خواناسی و دینداری ڕەنگ بداتەوە. بۆیە هەموو جار عەرزی جەنابتان دەکەم، دینداری هەر یەکێک لە ئێمە لە مزگەوتە دەرناکەوێت. دینداری و خواناسی و یەکتاپەرستی ئەڵڵا و چاودێری خوا بەسەرمانەوە لەکوێدا دەردەکەوێت؟ لە بازاڕدا، لەسەر ئیشەکەت، لەو بەرهەمەی پێشکەش بە کۆمەڵگای دەکەی. لەو کاتەی کەس چاوی لێ نییە ئەڵڵا نەبێ ئا لەوێدا مەعدەنی تۆ دەردەکەوێت چەندە بڕوات بەخوا هەیە. بۆیە فەرمووی فە بام بەرهەمی عەقیدەکەتان ئەمە بێ. سێ شت، یەکەمیان فەئەوفوا الکەیلە والمیزانە. لە زمانی شوعەیب پێغەمبەرا سەلامی خوای لەسەر بێ، وەکو ئەم سەردەمەی ئێستای ئێمە کێشانە و پێوانە فێڵی تێدا دەکرا. جاهی ئەو سەردەمە خۆشەویستان زۆر باشتر بوو لە هی ئێستا. ئەو کاتە کە شوعەیب پێغەمبەر پێیوتن کێشانە و پێوانە حەقی خۆی بدەنێ، خەڵکی فێڵیان لە چیا دەکرد؟ کاتێ دەچوو شتی لە خەڵک دەکڕی بە قورسی بۆ خۆی دەیکێشا، بەڵام کاتێ دوکاندارەکە شتی بە خەڵک دەفرۆشت دزی لە تەرازۆکەیە دەکرد و بە سووک بۆی دەکێشا. خوا نەهی لەمە کرد. ئێستا سەد خۆزگەت بەوەی کە لە شتەکە لێت بدزێ، کابرا موادی ئەکسپایر دێنێ. جاران ئەو کیلۆی کە 900 غرام بوو 100 غرامی لە زمانی شوعەیبا لێ دزراوە 900ەکەی بە کەڵک دەهات. ئێستا تۆ کیلۆیە شت بکڕی ئەگەر ئەکسپایر و بەسەرچوو بێ هەمووی ژەهرە و دێتە ناو لەشتەوە، هەروێرانت دەکات.
ئێستا میزانەکە لە بڕەکەدایە کابرا بنزین دەفرۆشێ سیارەی داماوێک لەو لاوە پێ عاتڵ دەبێ مەسرفێکی یەکجار زۆر دەکات تاوەکو خۆی لێ دێتەوە کەواتە ئەگەر لە بنزینەکە نیو لتر لێ بتزێ قازانجت باشترە لەوەی کە بڕەکەیت هەمووی بداتێ بەڵام لە پێک هاتەکەیدا فێڵ لێ بکە کە ئەمەش بە کەس چارەسەر ناکرێت لەم ڕۆژانە لە ڕادیۆیەکە گوێم لێ بوو بەرپرسێکی بەڕێز بەرپرسی نەوت و گاز قسەیەکی جوانی کرد وتی ناکرێت هەموو بنزینخانەیە کۆمەڵە پۆلیس و ئاسایش بە دیارەوە دابنێی ناکرێت هەموو لەشی بکەی بە کامیرە ئیلا ئەمە بەوە چارەسەر دەکرێت خەڵک بڕوای بە چاودێری ئەڵڵاه هەبێ و فێڵی تێدا نەکا بەڵێ ڕاستە یان پێکهاتەی خواراکیمان کیلۆیە خیار دەکڕی جاران لە کیلۆکەیان دەدزی زمانی شوعەیب پێغەمبەر کە خوا لە قورئانە باسی دەکات ئێستا کەسێک لە بەیتەکاندا لە خانووی پلاستیکیدا خیارەکەت بۆ بەرهەم دێنێت تەماتەکەت بۆ بەرهەم دێنێ پێی وتراوە لە ڕووی ئەندازیاری کشت و کاڵیەوە ئەم هۆرمۆنە دەبێت لە ماوەی 20 ڕۆژدا بیدەیتێ ئەو لە ماوەی 5 ڕۆژدا دەیداتێ بۆی زۆرترین کات زووتر پێ بگا و بەرهەمەکە بچێتە بازاڕەوە دووسێ بەری لێ هەڵگرێ کاتێک کە تۆ دەیخۆی بە حساب میوەیەکت خواردووە سەوزەیەکت خواردووە هەموو لەشت دەبێتە نەخۆشی پێک هاتەی لەشت دەگۆڕێ چ بەڵایەکی گەورەیە ئەم پێغەمبەرە بەڕێزە فەرمووی خەڵکینە بازاڕمان هەڵوەشاوە حەقی خۆی بدەنێ فێڵ لە خەڵک مەکەن لە کێشانە و پێوانەدا ولا تبخسوا الناس أشياءهم شتی خەڵکی بەبێ نرخ تەماشا مەکەن شتی خەڵکی بەبێ نرخ تەماشا مەکەن ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها سێم پەیامی شوعەیب پێغەمبەر ئەوە بوو خوای گەورە ئەم زەویەی چاک کردووە بە پوختی تەسلیمی ئێوەی کردووە یان دوای ناردنی پەیامی پێغەمبەران ئەم زەویە پاک و خاوێنە پیسی مەکەن تێشی مەدەن زەوی خوای گەورە ئەوەندە بە پوختی بۆ ئێمەی خەڵق کردبوو هەر ساڵانێکی لەمەوە بەرژینگە چەند پاک بوو جەناب شەوانە لە سەربان دەخەوتی بەیانی هەڵدەستای لەشێکی خۆش و هەناسەیەکی فێنک ئێستا چێ دەتوانێت لە دەرەوە لەبەر ئەو ژینگە پیسەی کەوا ئینسان تایەتی لە ژووریشەوە بۆگەنی ئەو مەعمەلانت بەسەراتێک کە خۆتان شایدن ژینگەکەیان تێکدا دوایەوەی خوا بەپاشی ئەو ئۆکسجینەی بۆ خەڵق کردبووین ژینگەکە دەفەرمێت تێک مەدە بەرهەم ئەوەندە بووە لە وڵاتەکە خەڵق کردووی ئەیکار بەدەستی ناعادل دزی مەکە گەندەڵی مەکە تێکی مەدە و فەساد مەکە خەڵک برسی مەکە هەروەها عەقیدەی خەڵکی پاک و خاوێنە بە عەقیدەی فاسد و بێدینی تێکی مەدە تخوا ئەم میلەتەی ئێمە بەڕێزان چەند خوا ناز بوو قورئانێک لە شوێنێکە بڕۆیشتە خەڵک جورئەتی نەدەکرد دانیشێ ئەیگو قورئان بەرز کراوەتەوە هەمووی بە پێوە هەڵدەستا ئێستا خەریکە جاری وایە لە ناو مزگەوتیشا کابرا شەرم لە قورئانەکە ناکەوە لە بەری هەڵناستێ عەقیدەی خەڵک تێک مەدەن دوای ئەوەی عەقیدە پاکەکەی هەیە برایەتی نێوانی خەڵکی خەڵک لە گوندێکا دەژیا لە شارێکا دەژیا هەمووی خۆی بە خوشک و برای یەکتر دەزانی جەنابتان ئەوانەی کە ڕیشتان سپێ لە بیرتانە ئەگەر لە گەڕێکێکا تەعزیەیەک هەبوویایە ئافرەتان و خوشکانی بەڕێز پیان عیب بوو جل پشۆن و بە تەنافیدا دەندە ئەگو ماڵی فڵان کەس لەو سەری گەڕک تەعزیەی هەیە عیبە تۆ جلەکانت پشۆرە نیشانەوەی حەمامت کردووە تێکی مەدە بە بیری تەسکی حیزبایەتی و بۆگەنی حیزبایەتی لەسەر ئاڵایەک لەسەر پەڕۆیەک لەسەر سەرکردەیەکی بۆگەن ئەم ڕقی لەوە ئەو ڕقی لەوە ئەو خواخوایەتی خۆشی لە ناوچێ بۆی فڵان کەسیش لە ناوچێ خوا ئەو برایەتی خۆشەویستی دروست کردووە بە بیری تەسکی حیزبایەتی و بۆگەنی ڕنگ و ڕنگ تێکی مەدەن لە خەڵکی ئەمە پەیامی شوعەیب پێغەمبەر بوو خوا لە قورئانە بۆ ئێمەی تۆمار کردو دەڵێ بۆ ئێستامانە ذلكم خير لكم إن كنتم تعلمون ئەمە بۆ ئێوە باشە ئەگەر ئیماندارن و بڕواتان بەدەسەڵاتی خوا هەیە بۆ تۆ باشترە ئەی بڕێ بەڕێزم خوشی مسلمانم پارەیەکی کەم بەڵام بە حەڵاڵی لەزەتی لێ دەکەی بەدەستبڕین و بەغەشکردن لە بواری کڕین و فرۆشتن و تەزویر و غەشکردنە زەرەر دەکەی ئەگەر بڕوات بەدەسەڵاتی خوا هەیە خوا بە چاوی سەر نیشانت دەدا پیلانەکانت هەڵدەوەشێنێتەوە و ئەوەی پەیدات کردووە دای دەنێیتەوە زانای گەورەی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی سێدا لە لاپەڕە 563دا دەفەرمێ کابرایەک لە وڵاتێکی عەرەبیەوە دێتە دیمەشقی سووریا کاتێک کە دێت سارەیەکی مۆدیل بەرزی مواسەفاتی پێدەبێت کە هەمووی عەقڵە سارەکەی زۆر گرانبەها و جوان دەبێت خەلەلێکی تیا پەیدا دەبێت و سارە لە کار دەکەوێت ئەیباتە لای کابرایەکی فیتەر لەگەڵ ڕێزم بۆ ئەو برا فیتەرانەی کە ڕێک و پێک کارەکانیان دەکەن لەگەڵ ڕێزم بۆ وەشەی فیتەر کە هەمومان لە ژێرما ئیشمان پێیان دەبێت کاتێک کە دەیباتە لای فیتەرەکە کابرای فیتەر
ئەڵێ ئەمەی چۆنە ئەوەی چۆنە لە بەخوابرا من هەر ئەوەندە دەزانم سوکان بگرم و جێڕ بگۆڕم غەیری ئەوە نازانم مەشینەی ئەم سیارەیە چی تێدایە فیتر فرسەت لەم قسەیە دێنێ کە ئەم پیاوە هیچ شارەزایەکی لە مەشینە و جێڕی سیارەدا نییە بۆیە بۆنیتەکەی بۆ هەڵدەداتەوە سەیری دەکات دەڵێ کاکە مە خەلەلەکەی زۆر گەورەیە بەخوا سێ دانە ڕۆژ دەبێ بە دیارەوە بم هەتا چاکی دەکەم ئەم سیارانە زۆر معقەدن هەمووی عەقڵە ئەڵێ دەی چی بکەم دەڵێ وەڵا سێ ڕۆژ بەجێ بێڵە پاشی ئەوە دەبێت یەکەم جاریش پێت بڵێم 10,000 لیرەی سووریم دەوێت کە ئەو پارە کاتە پارەیەکی زۆر بۆ ئەوە بڵێ 2 ملیۆن دیناری ئێستا ئەڵە کوڕە زۆر ئەڵە کاکە ئیشەکەی سەختە من سێ ڕۆژی خۆمی دەبێت بۆ تەرخانکەم تۆ بڕۆ خوال لەگەڵ بێ بچۆ بۆ هۆتێل و گەشتی خۆت دوای سێ ڕۆژ لە فڵان مەوعیدا وەرە 10,000 لیرەی سووریش دانێ ئەمجا خەلەلەکە چاک دەبێت کابرا مشتریە سایقێکی نەزانە هەر ئەوەیە دەزانێت لێ خوڕێ ئەڕوا بۆ لەو کاروباری خۆی و گەشتی خۆی و ئیشوکاری خۆی کابرا نیوەڕۆ سیارەکە دەباتە ماڵەوە بە خێزانەکەی دەڵێ فرسەتێکی چاکم بۆ هەڵکەوتووە باشترین ئۆتۆمبیلی مواسەفات بۆ خۆمان سێ ڕۆژ بەس گەشت و سەیرانی پێ دەکەین بەخوا سیارەکەی عەیبی نەبوو بەس یەک فیوزی بچووکی تێکچوو بوو هەمووی بای 2 لیرە نەبوو یەکسەر بۆم چاکردوێتەوە بەڵام بە تەمای گەشتێک بووین خۆشمان سیارەیەکی شڵمان هەیە بەم سیارە ئاخر مۆدیلە پۆزی پێوە لێ دەین و سەفەر و سەیرانی خۆمان دەکەین 10,000 لیرەشم لێ ساندۆ مەسرەفی هەموو گەشتەکەمانی پێ دەکەین نەزانێکی چاکم بۆ تێکەوت و زۆر بە ئاسانی قۆڵیم بڕی ئەڕوا سێ ڕۆژ ساری کابرا دەسۆڕێنێتەوە 10,000 لیرەکەش سرف دەکات لە گەشتەکانی دەو لە سەیرانەکەی لەگەڵ ماڵ و منداڵیدا بەڵام سوبحان الله بیری لەوە نەکردوێتەوە ئەی خوا ئەگە بڕوات بەخوا هەبێ ئەبێ دەسەڵاتی ئەڵڵا ببینی با کابراش نەزانێ خۆ خوا دەزانێ دەفەرمێت 2 هەفتە دوای ئەوە هاتبوو کوڕێکی هەبوو کوڕێکی بچووکی لەگەڵ خۆی هێنابووی بۆ دوکانەکە لەو کاتەدا ئیسپرینگێک شتێک وەکو دەرزی لە دەستی دەرچوو چوو بەناو گلێنەی چاوی کوڕەکەی کەوت لە سووریا چارەسەری نەبوو دکتۆر محەممەد دەڵێ بردیان بۆ لوبنان بە 40,000 لیرە عملیاتیان بۆ کرد تا چاویان بۆ چاکردەوە 10,000 لیرەکەشی ڕۆی 30,000 تریشی خستە سەری لە ماوەی 2 هەفتەدا پەروەردگار تۆڵەی لێ کردەوە شانازی مەکە کاتێک کە دەستی میلەتی خۆتت بڕیوە دڵنیا بە فێڵت لە خۆت کردووە و لە نزیکترین کاتە سزاکەی دەکێژی محوەری وتارەکەمان لەسەر ئاەتی وەلا تەبخەسوا الناس ئەشیاءەهم خەڵکینە وەلا تەبخەسوا هەمووتان بە چاوی سووک بە چاوی کەم نرخ سەیری ئەنناسە سەیری خەڵکی جاخوا نافەرمە هەر موئمینین هەر موسڵمانان سەیری هەر کەسێکە ئینسانە خۆشت دەوێیان ڕقل لێتی گاور و جوولەکەیە و یەزیدیە و کاکەیە و فڵانە و فیسارە مادەم ئینسانە بە چاوی سووک سەیری چی مەکە ئەشیاءەهم سەیری شتەکانی مەکە خوای گەورە باسی ئەشیای کردووە شتێکی هەبوو بە چاوی سووک سەیری مەکە سەیری معنەوێت و کەسایەتی مەکە و مەیشکێنە مەوە جاوت چییە ئەوە تخوا بەشەرە ئەم قورئانە ئەوەمان پێ دەڵێ وتاری ئەمڕۆمان باسی ئەوە دەکەین بە چاوی سووک سەیری هیچ کەسێک مەکە هیچ کەسێک سەیری بەرهەم و نرخ و ئەرزشی هیچ کەسێک بە چاوی سووک سەیر مەکە جەنابەت دەچیتە ماڵێکەوە قەت لەبەر چاوی کابرادا مەڵەجە تخواوە خانوێتەوە هەتە تخواوە خەریتەیە ئەو هەموو خەریتە جوانە هەبوو چەند کەسەیە بە تایبەتی خوشکانی بەڕێزمان بە میوانداری دەچێتە ماڵێک کابراوە ئەزانێ پاشایە لەو خانوێدا ئەم وای بەرچاو دەخا ژن و منداڵەکەی بە قەنەعەت نەبن پێی دەفرۆشن ئەو هەموو خەریتە جوانە بوو تخواوە خەریتەیە ئەو خانوتان کردووە کابرا بە قەرز و خۆڵش بۆی تەواو نەبووە کەسێک جلوبەرگێکی هەڵگرتووە قەت بەڵێجا تخواوە ڕەنگە لە تۆ هەڵگرتووە تخواوە جلوبەرگە ئەگەر ڕەنگ نەبوویە دروست نەدەکرا ئەگەر ڕەنگ نەبوویە لە بازاڕە نەدەبوو شەر نییە بەدڵی تۆنی ئەو بەدڵی خۆیەتی لەبەر چاوی مەخە ئۆتۆمبیلێکی پێمەڵەکە ئەو سارەیە مۆدیلی ماوە ئەو بۆ سارەکە ناگۆڕی والله ئێمە ڕەفتاری موسڵمانان نی لەگەڵ حرمەتم بۆ جەنابتاندا خەڵکێک هەیە ڕۆژانە قسە دەبەشێتەوە کابرا داماوە لە تۆ عەقڵی باشتر پێ دەشکێ ئەگە سارەکەی بە مۆدیل بەرزتر بگۆڕێ بەڵام ژیرفانەکەی خاڵیە بەڵام پێداویستیەکانی تری نایەڵێ چ پێویست دەکات بە ڕێزت پێی بڵێ ئەوە سارەکەی پارت هەر پێماوە ئەوەی پێرارە ئەو داشقێت هەر نەگۆڕی بە مۆدیل بەرزێک نەخێر مەیشکێنە لە بەرچاویە سارەکەی لێ مەشکێنێ بە چاوی سووک سەیری مەکە گەنجێ قژێکی هەیە درێژە کورتە لە دواوە گرەیداوە پرچی هەیە هیچی بەڕێز نێڵی تخواوە چێ و پرچە دڵی کچانە بۆ نایتاشی بە پێچەوانەوە مادام خۆی دڵی پێی خۆشە ڕێزداری کە سەروەری ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مزگەوتە پیرۆزەکەیدا لە شاری مەدینە گەنجێک دەبینێ گەنجەکە قژی هاتۆتە خوارەوە بەسەر شانیە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێ کاکە ئەم هەموو قژەت بۆ چییە بۆ کورتی ناکەیەوە دەڵێ کچی بەسەر شان تا هاتۆتە خوارەوە بە پێچەوانەوە دەست بەسەر قژەکەیان دێنێ دەفەرمێ ماشەڵڵا سیمای گەنجێکی موسڵمانی جوان ئەم قژەش ئەوەندەی تر جوانی کردووە ئەم کوڕە دەڵێ کە ئەو پێغەمبەری خوا و قسەی پێوتم وەم ئەزانی هەموو دنیام هەیە ئەڵڵا پێغەمبەری خوا حەزی لەو قژە درێژانەی منە دەستی بەسەرا هێناوە حتا ئەو گەنجە وەفات دەکات سوێن دەخوا دەفەرمێ نابێت لەو قژە لەو شوێنە زیاتر کورد بکرێتەوە کە پێغەمبەری خوا دەستی بەری کەوتووە نابێت زیاتر کورد بکرێتەوە ئەمڕۆ خەڵک هەبووە لە مزگەوتە لەسەرەوە دەرکراوە کاکە ئەم گەنجە بۆ قژی لە دواوە پرچی هەیە جاوەکەی ئیشی تۆیە ئەو ئیشی خۆیەتی نەخێ بڵێ بەخوا لێت جوانە یاخوا پیرۆزت بێ تعلیق لە خەڵک مەدا گەنجێک دەچێتە کولێک جات خوا کولێت تۆ لێی وەرگیراوی کاتێک کە تۆ پسپۆڕی ئەو بوارەنی بۆ نمونە گەنجمان هەبووە لە کولێ ڕاضە وەرگیراوە لە بەرسی وەرزش کابرا کوتێتی جات خوا 4 ساڵەچی تۆپێن دەخوێنی نازانێت کۆلێجی وەرزشی بەشێکە لە کۆلێجی پزیشکی کاکە تۆپێن نییە زۆر شتی علمی دەخوێنێ یان بچێتە فنون جەمیلە جات خوا دەچی تەمسیلی دەکەی بەتەمای بی بە گۆرانی بێژ و لۆتی هەبە نازانی ئەو کۆلێجی هونەرە چەندە پسپۆڕی تێدایە بۆ تعلیقی لێدەی بۆ لای سووک دەکەی خوشکانێکی بەڕێزمان هەبوون چوبوونە بەشی مامانی لە بەشە پزیشکیەکاندا وتیان خەریکە واز بێنین بەندە ئامۆژگاریمان کردن و بیرم هێنانەوە بە خوشکە بەڕێزەکانم بە پێچەوانەوە بە جورئەتەوە بڵێن ئێمە بەشی مامانیمان هەڵبژاردووە چونکە دەکرێتەوە پێویستیت بە ژیانی بە مامۆستای فیزیانە بێ لە ژیانتا دەکرێت لە ژیان تا پێویستی بە مهندیسێک نەبێ دەکرێت نەخۆش نەبی و ڕۆژێک نەچێ لای پزیشکێک بەڵام توخوا چێ هەیە هاتوێتە سەر ئەم زەویە و پێویستی بە مامان نەبوو بێ دایکی پێویستی پێی نەبوو بێ و خۆشت پێویستیت پێی نەبوو بێ ئیتر بۆ چی لێ دەترسی بۆ بە چاوی سووک یعنی بچی بەتەمای لە کولێبی بە مامان جا خۆ فڵان پیرێژنی شەر مامانە ئاخر فڵان پیرێژن و کولێ نابێتە یەک ئیشەکەی لەبەر چاو مەخە کولەکەی لەبەر چاو مەخە خوێندنەکەی لەبەر چاو سووک مەکە بڵێ بەڕاستی بەشێکی باشت هەڵبژاردەوە یاخوا پیرۆزت بێ و سەرکەوتووبی بەهرەی گەنجێک لەناو مەبە بەوەی کە تعلیقێکی لێدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نابینایەکی بەڕێز دێ بۆ لای بەس ئەوەندە کە کۆمەڵە پیا و ماقوڵی لایە و قسەم بۆ دەکا کابراش دەڵێت چاوی نابینێ ئەی پێغەمبەری خوا لەو قورئانەی خوا بۆی ناردووی فێرم کە پێغەمبەری خوا تۆزێ ڕووی گرش دەکا یەکسە قورئان دێتە خوارەوە عەبەسە وەتەوەلا ئەن جاءه الأعمى ناوچاوی دا بە یەکا و پشتی هەڵکرد ئەو گەنجە و سەحابی هاتۆ بەهرەیەکی داوا کردووە لە تۆ با لەگەڵ خەڵکی دەوڵەمەندیشا قسە بکەی لەگەڵ بەرپرسانیشا حەقی ئەویش بدە سێ چوار پیاوی بەڕێز دێن بۆ لە تەوقەل لەگەڵ دەکەن منداڵێکیان لەگەڵدایە تەوقە لەگەڵ مناڵەکەش مەکە مەڵە جاو مناڵەت چییە ئەوە دەیەوێت شخصیەتی خۆی پارێزراو بێ بە چاوی سووک سەیری مەکە پیاوێکەیە دکتۆر تا حوسێن هەمووتان ناوتان بیستۆ خەڵکی میسرە دکتۆر تا حوسێن نابینا بوو لە کتێبی ئەلئەیامدا کتێبی خۆیەتی ئەڵە کاتێک کەوا گەنج بووم تازە پێدەگەیشتم زۆر عەشقی قورئان بووم چەند سوورەتی قورئانم بە تەجویدێکی زۆر جوانەوە لەبەر کردبوو چوومە جامیعەی ئەزهەری میسر بە ئومێدی ئەوەی ببم بە یەکێک لە خزمەتکارانی ئیسلام وەکو خوا چاوی لێ وەرگرتوومەوە خزمەتکاری قورئان بم و لە مینبەری پێغەمبەرا وتار بخوێنمەوە بەڵام کاتێک کە چوومە بەردەمی لیژنەی ئیمتیحانات مامۆستایەک ڕاستە من چاوم نابینێ بەڵام دڵم دەبینێ هەستم کرد بە زەردەخەنەوە پێوتم ها کوێرە چی لەبەرە دە سوورەتی کە بخوێنە ناوەڕاستی قورئانی پێوتم کەوتی کوێرە ئەوە بە ئیستهزا و پێکەنینەوە ئەڵێ یەکسەر دڵم کەوتە لەرزین یەکسەر ویژدانم هەژا چاوەکانم پڕ بوون لە فرمێسک هەموو لەشم سارد بووەوە هەر لەوێدا خەریب و دەستکەم بە گریان کە ئەو ئینسانە ئەو مامۆستایە چۆن سوکایەتی بە من کرد بۆ پێم ناڵی مامۆستای بەڕێز بۆ نابینا ناڵی مامۆستا فەرمووت چی لەبەرە بچی لێ بپرسین وتی ها کوێرە تۆ دڵی چی ئەڵێ یەکسەر هاتمە دەرەوە ئیمتیحانەکەم نەکرد بڕیارمدا نەک خزمەتی قورئان نەکەم تا ماوەم دژایەتی ئیسلام و ئەزهەر بکەم دەستم کرد بە جوێنکدان بە زانایانی ئەسەر بە مەلایەکانی ئەسەر بە عالمەکانی ئەسەر لە داخانە سەری خۆی هەڵگرت چوو بۆ فەڕەنسا لەوێ فەڕەنسیەکان قۆستیانەوە ژنێکی فەڕەنسیاندایە بەس بۆی لە ئیسلامدا حتا دوایی خوێنمەوە دەڵێ لە ئاخری تەمەنی ئەمجا دکتۆر تا حوسێن دەگریا دەیگوت بەس قورئان گوێ لێ دەگرن و قورئان دەخوێنمەوە حەیفێ هەموو ئەو باڵداستۆی ئەو مامۆستایی کە منی والێ کرد ببم بە دوژمنی ئیسلام ئەو ڕۆژە بە چنیەتێکی پاکەوە چوو بووم چۆن بە یەک قسە منی شکاند و کەسایەتی ڕوشاندم و هەموو لەشم پێی لەرزی چەند جار گەنجێک خاوەن بەهرەیە مامۆستای بەڕێز باش تەکەشی سادە بێ ئەو لە ئاستی تۆدا نییە مەیشکێنە مناڵەکەت بەهرەیەکی هەیە هاتۆڵە باوکە دایکە ئەم فڵانشتم دروست کردووە مەڵە جا ئەوە چییە ڕەحی ئافەرین بەڕاستی داهێنانێکی گەورەیە
قوتابیەک لە زانکۆدا لە پەیمانگادا لە ئامادەییدا لە سەرەتاییدا شتێک دەڵێ شیعرێک دەڵێ پەخشانێک دەنووسێ وتارێک دەڵێ مامۆستاکەی دەستخۆشی لێ بکە مەڵە جا ئەوە چییە ڕاستە بۆ ئاستی تۆ هیچ نییە بەڵام بۆ ئاستی ئەو زۆرە ئەدیبی بەناوبانگ دکتۆر عایز قەڕەنی هەیە پیاوێکی زانایە ئەم دکتۆر عایز قەڕەنی ئێستا مامۆستای زانکۆیە ئەڵێ کاتێکە لە ئامادەیی لە ناوەندی بووم لە پۆلی دووی ناوەندی لە ڕیاض شعرێکم نووسی دەستم کرد بوو بە سەرەتای شیعر نووسین دامە مامۆستاکەم زۆر دەستخۆشی لێ کردم ئاوا وەسفی کردم کتم لەوەچێ من متەنەبی عەرەب بم دوای ئەوە کۆمەڵک پەیمانگە هاتبوون سەردانی پەیمانگاکەی ئێمەیان کرد بوو لە ڕیاض کەسیان بەهرەی شعریان نەبوو مامۆستا بەمەوتی تۆ شاعری شعرێک بخوێنەوە دەستم کرد بە شعر وتن مامۆستا ئەوەندە دەستخۆشی لێ کردم وتی بەڕاستی ئەم شعرە قەت مەفەوتێنە بەخوا شعرێکی نایاب بوو ئەڵێ گەورە بووم پێگەیشتم چوومە بواری ئەدەب و وێژەوە جامیعەم تەواو کرد دکتۆران خوێند ئەمجا تێگەیشتم شعرەکەم هەر هەڵگرت بوو کە سێرم دەکرد پێکەنینم پێدا کوڕەوە هەر شعر نییە هەر قسە نییە هەموو عیباراتی غەڵەتە بەڵام وتم هەی ڕەحمەت لێبێ مامۆستای بەڕێز ئەو کاتە چەند دەهانی منتدا ئەو هاندانی تۆ نەبووە ئێستا کتێبەکەی مەقاماتی قەڕەنی ئەگەر جەنابتان بیخوێننەوە سەر سوڕ دەمێنێت لە بەهرەی شعری ئەو پیاوە ئەڵێ هەمووی فەزڵی ئەو مامۆستا بەڕێزە بوو کە ئەو کاتە ئاوا منی هاندا کابراەک شتێک پێشکەش دەکات لێی گەڕێ دوای خۆی کە گەورە بوو تێدەگا کە هەڵەیە ئێستا لێی گەڕێ ئەگەر هیچیشی تیا بەستە نەبێ هەر بۆ خۆی وەڕز دەبێت زوو واز دێنێ تۆمەی کە بە دوژمنی خۆت مەڵە جا ئەوە چییە وازی لێ بێنە بە چاوی سوک سەیری مەکە ئەگەر کەسێک کتێبێکی نووسی ئەمجا لە نرخی نووسەرێک تێدەگا باوەڕتان بێ بەڕێزان تا کتێبێک بۆ پەنجانە نەنووسی ماندووبوونی نووسینی کتێبێک نەبینی حیفە کتێبێک بخوێنیەوە هیوای هەر وەریگە و فڕێدا جاوە چییە تخواوە کتێبە وەرە یەک کتێب بنووسە ئەمجا نرخی نووسەرێک دەزانی حتا خانوویەک دروست نەکەی و بۆ خۆت ئیشی تیا نەکەی نرخی کرێکار و وەستا و بەنایەک نازانی ئەزانی چەند ناڕەحەتە بلۆک بەرزکردنەوە بەڵام ئەو کەسەی لە ژیانیا بلۆکێکی بەرز نەکردبێتەوە تاسێت چیمەنتۆی بەرز نەکرد بێت گاڵتەی بەدا تلۆقی لە پێی دەستی کرێکارێک دێ هەر خەریکی ڕق نەگرتنە ئەوەی بۆ وایە ئەوەی بۆ وایە دەوەرە خۆت بیکە ئەمجا نرخی ئەزانی ئەو کەسەی کەوا وتارێک دەخوێنێتەوە ئەو کەسەی کەوا مامۆستایە وەرە یەکجا لە شوێن من وتار بخوێنەوە وەرە ئەمجا لە جیاتی مامۆستایەک تۆ مناڵەکەی خۆت دێتەوە دەدەقە سەعی پێ دەکەی وەڕزی خەریکی پێیەکێشی ئەمجا ئەزانی مامۆستایە کە 7 دەرسی لەو ڕۆژەیاوتۆتەوە چەند ماندوو بووە ئەمجا وزای وتاربێژێک 50 دقیقە قسەی بۆ تۆ دەکا گە زمانی 1 و 6 ئەڵە بێنابێ لێ بکەی بە شتێکی گەورە وەرە خۆت خە شوێنی ئەو ئەمجا نرخی ئەزانی لە مەککەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیر دەکا پیاوێک خەڵک ئاپۆرەیان لێدا و لە دەوری جەم بوون فەرمووی ئەوە چێیە وتیان قوربانەوە خەڵکی مەدینەیە خەڵکی یەثریبە ئەو زەمانە ناوی سوەیدی کوڕی سامیتە فەرمووی ئەوە چییە وتیان قوربانەوە شاعیرە ئەدیبە زمانڕەوانە پیاوێکی زۆر شارەزایە پەندەکانی لوقمانی حەکیمی هەمووی لەبەرە ئەوە بۆ خەڵکی دەخوێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای خەڵکەکە بڵاویان لێ کرد چوو بۆ لای و مەرحەبایەکی گەرمی کرد و فەرمووی خۆشحاڵم کە کەسێکی ڕۆشنبیر و شاعیر و ئەدیبێکی وەک تۆ هاتوتەوە شارەکەمانەوە منیش پێغەمبەری خوام و وەحی خوام بۆ هاتووە وتی شارەزاییم نییە لەبارەی وەحی خوا و پێغەمبەرەوە چیت پێ وتی شتی جوان خوای گەورە عەقیدە و بیر و باوەڕ و مەبدەئی جوانی ڕوون کردوتەوە وتی ڕێک وەک ئەوی من وایە ئەوەی کە من دەیڵێم قسەی خوای هێنایە قسەی خۆیەوە پێغەمبەری تووڕە نەبوو فەرمێ کوڕە حەدت چییە چۆن قورئان وەکو قسەکانی تۆ وایە فەرمووی دەتوانین گفتوگۆ بکەین وتی پێم خۆشە پێغەمبەر بردێ ماڵەوە وتی ئەی محەممەد تۆ لەوەی کە پێتەوە باسی دەکەی شتێکم بۆ خوێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێزی لێگرت فەرمووی نە جارێ لە پێشەوە تۆ ئەوەی کە پێتە بیخوێنەوە دەستی کرد بە پەندەکانی لوقمانی حەکیم زۆر شتی جوانی وت پێغەمبەری خوا فەرمووی بەخوا نایە بە یەک قسەی نەکرد تا لێبەوە فەرمووی ئەمجا ڕوخسەت دەدەین من هەندێک لە کەلامی خوات بۆ بخوێنمەوە کەلامی خوا لەو قسانە باشترە لەبەرەوە ناکە هی منە لەبەرەوەی هی خوای منیش و تۆشە وتی منیش گوێ لێ دەگرم پێغەمبەری خوا قورئانی بۆ خوێندەوە کابرا بێدەنگ و خامۆش هیچ قسەی نەکرد بڵێ باش یان خراپ پێغەمبەری خوای بەجێشت و خواحافیزی کرد و چۆ بۆ مەدینە بۆ یەسریبی ئەو زەمانە گەیشتەوەی و شەڕی ئەوس و خەزرەج دروست بوو دوو تایفەی ناکۆک بوون لە ناو شارەکەدا 100 ساڵ و شەڕیان بوو وەکو ئەم جەماعەتە حیزبانەی کوردستان وا بوون کە لە دێر زەمانەوە هەر ساڵ نا ساڵە شەڕی دروست دەبێتەوە ئەو ئەوس و خەزرەجەش هەتا ئیسلام نەچوو یەکتریان لەناو بردبوو هەردوو 3 ساڵ شەڕێک دروست دەبوو خەڵکی تیا دەکوژرا زۆر ناکۆک بوون بەڵێ ئەو ئەوسی بوو بەدەستی خەزرەجەکان کوژرا
کە پێ سەم هیجرەتی کە وتیان وەڵڵاهی پێش ئەوەی بکوژرێ موسڵمان بوو وتی ئەو محەممەدە ئەوەندە بەڕێزە پێی نەوتم ئەم قورئانەی من چۆن تۆ حەدت هەیە شت بڵێ ئەوەندە بە جوانی گوێی لێگرتم ئەوەندە بەڕێزەوە ئەدەبێکی لەگەڵان نواندم واللهی من دەچمە سەر دینی ئەو محەممەدە مسلمان بوو وەلحەمدولله بەڕێزان دەکرێت کۆ کابرایەک با بێدینیش بێ شعرێکی جوانی و تۆ لێی وەرگرە ئێمە زۆر جاران شعری شاعرانێکی بێدینیش لە مینبەرەوە دەخوێنینەوە ئەو لەسەر ئەو قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ڕێز لە هەموو شتێکی جوانی خەڵک بگرە لەوەچی خۆی گەورە بەهۆی ئەو قسەی تۆ کە باسی دەکەی و ڕێزی دەدەگری بهێنێتە ناو بازنەی ئیسلامەوە بزانە مسلمانان دوژمنی کەس نین ڕێز بۆ هەموو کەس دادەنێن ئەی مێردی بەڕێز کاری ژنەکەت بە هەند وەربگرە مەڵە ژنەکە جا تۆ چیت کردووە یەک ڕۆژ با خێزان لە ماڵ نەبێت دوو ڕۆژ لە ماڵ نەبێت دوو هێلکە ڕۆن دروستکەی دوو جا دەستت بسووتێ ئەمجا نرخی ئەو سفرەیە دەزانی کە بە ئامادەی دەچیتەوە سەری بۆیە کاتێک کە لە ناخواردن بوویتەوە ئەلحەمدولیلات کرد هەڵمەسە لەسەر سفرەکە هەتا بە خێزانی بەڕێز دەڵێ یا ڕەبی ئافرەت خوا پالاش دێتەوە دەست و چاوت خۆش بێ بۆ ئەم خواردنە خۆشی پێشکەشت کردین واللهی بەو ڕێز لێنانە بەوەی کە بە چاوی سوک سەیرن نەکردو ئەو ژنە هەموو ماندووبوونەکەی لەبیر دەچێتەوە ژنی بەڕێزیش کە پیاوەکەت بۆ ماندووبوو نەدێتەوە عەلاقەی شتی پێیە بەڕووی خۆشەوە لێی وەرگرە مەڵە واجبی خۆیەتی جا پیاوی ماڵ نەبوویە باوکی مناڵ نەبوویایە بڵێ یا ڕەبی خوا تۆمان بۆ بێڵێ پیاوەکە بەقات هەبێ خوای گەورە ڕزقت زیادکە خوای گیرفانت پڕکە و دەستت پڕکە واللهی ئەو پیاوە چەند ماندوو بێ دەحەسێتەوە یەکسەر خۆشەویستێک لەو خێزانەیە دروست دەبێت چونکە هەم ژنەکە دەزانێت پیاوەکە نرخی دەزانێت هەم پیاوەکە دەزانێت ژنەکەی بە چاوی بێ نرخ سەیری ناکە با ئەمە گێڕینەوە بە ناو خێزانەکانمان بیکەین بە کردار لە بینی یەکترا هەموو کەس حەز دەکات ستایشی بکرێ باوەتان بێ هیچ کەسێک نییە خۆی پێ بچووک بێ کوردەواری دەڵێن ژیشک و توێتی ژیشک کە هەموو لەشی دڕکە و توێتی بەچکەی من لە هەموو شتێ نەرم و ناڵترە هەموو کەس خۆی پێ بەڕێزە بە چاوی سوک سەیری کەس مەکە نوکتەیەکی خۆش هەیە هەر واقعی لە کوردستانە ڕوویداوە مامۆستایەکی بەڕێز لەم مەلا بووم لە شوێنێکە ڕەمەزان بوو ئەو کاتێت لە تەراویحەکانە زیکرەکان دەخوێندرا وەلجەلالی وەلجەمالی وەلجودی وەلجەبەڕوت ئەڵێ و زیکرانەم دەخوێند کابرایەک هات بۆ لام ناوی شێخ عەبدوڵڵا بوو وتی مامۆستا هەموو شەوێک گوێم لێ باسی جەلال و جەمالی برام دەکەی ئەوانە لە من پیاوتر نین واللهی من لەوان پیاوترم چیان داوە بە تۆ هەموو شەوێک گوێم لێ جەلال و جەمال و ئەی بۆ باسی منیش ناکەی وتم وەڵا ئەوان چاک خزمەتم دەکەن یارمەتیم دەدەن من هەر بە سوحبەتم بۆ لێی بوو بەڕاست وتی مام تخوا مامۆستا چت دەوێت دووقاتی ئەوانە دەدەمێت لە شەوێش لە باسی منیش بکە خوای جان چۆن عەبدوڵڵا بخەمە ناوە وەڵا ناسای وتم وەلجەلالی وەلجەمالی وەلجودی وەلجەبەڕوتی وەلعەبەڕوت دەڵێ بەیانیاتە وتی مامۆستا هەرچەند عەبدوڵڵاکە کرد بە عەبەڕوت بەڵام بەخوا هەر کەیفم پێی خۆش بوو مادام لەگەڵ جەلال و جەمالی برامدا هەموو کەس براکەم پێی خۆشە ناوێکی بێ هەر خۆی بە شت دەزانێ لەبەرەوە ناوێکی بخە ناو ناوانەوە مەڵە جا تۆ چیت کردووە ئەویش خۆی بە شتێک دەزانێ لای خۆی بە نرخە جاریوا دوعا بۆ ئاسایشێک دەکەی دوعا بۆ پۆلیسێک دەکەی دوعا بۆ مرورێک دەکەی من چەندین جا مروری سەر جادەکان وتێتی مامۆستا وەڵڵی کە لە مینبەرە گوێم لێ دەڵێ ئەو پۆلیسانەی هات و چۆ و ئەزانم هەموو دنیا هی منە ئەزانم کە کەس ئێمەی لەبیر نییە دڵڕەشە جام ڕەشەکان مەسئولە دڵڕەشە جام ڕەشەکان کە بەلاماندا تێدەپەڕن هەر سەلامیشمان لێ ناگات بەڵام کە لە مینبەرەوە هەز دەکەم تۆ ئێمە لەبیرە ئەو هەموو سادی و گەرمایی ئێمە دەیکێشین لەم سەرجادە بۆ مەسلحەتی خەڵک دوعایەکی خێرمان بۆ دەکەین ئەو هەموو خەڵکە لە خوابیان پارێزێ من هیچی ترم ناوێ هات چاو لێ هەز دەکا بە دوعایەکی خێر ئاسایشێک پۆلیسێک پێشمەرگەیەک کە ڕەنجی بە فیڕۆ نەچووە برام مامۆستا پیاوی حکومەت نییە کە دوعا بۆمانە دەکا ئێمە مەبەستمان ئەمەیە خەڵک با پێی بگا خەڵک هەست بکا ڕێزی هەیە دڵی بە کارەکەی خۆش بێ وەکو حکومەت بێوەفا و گەندەڵە ئەی خۆ نابێ مزگەوتیش بێوەفا و گەندەڵ بێ ئەی ئەو پیاوانە بۆ چی خزمەت دەکەن ئەبێ بیان کەین بە ئەهلی مزگەوت ئەبێ بیان کەین بە دۆستی مەلا ئەبێ دڵیان ڕاکێشین برام بەخوا پارەمان لەکە زۆر نەگرتووە بەڵام ئێمە خۆمان دەزانین چ کارێک دەکەین ئێمە خۆمان دەزانین خەریکی چین وە لە شێوە ئیشی خۆمان دەکەین ئەم دڵانە بینین بەرەو ماڵی خوا تۆ بچووک نی تۆ کارەکەت بە نرخە تێبینی گرنگ یەکەمیان هەر کەسێک بە چاوی سووک سەیری خەڵک و ئیشی خەڵک و پلەی خەڵک کە ڕێزی تایبەتیم هەیە بۆ ڕووی جەناب تەوبی سەران و بینەران هەم خۆی پوچە هەم خۆی سووکە ئینسان ئەگەر خۆی پرز بێ و سەنگین بێ هەموو کەسی بەلاوە بەڕێزە ئەگەر ئینسان خۆی پوچ و سووک بێ هەموو کەسی بەلاوە بێ نرخە ئیشی هەموو کەسی بەلاوە بێ درخە کەسانی قرس و سەنگین و زانا و بە ئەدەب کەم و کوڕیەکان دەشارنەوە خۆشەویستم هیچ کەسێک نییە کەم و کوڕێکی نەبێ بەڵام سەیری کە مادام چاکەکانی زۆرترن تۆ جوانیەکان ببینە سەرنجی ئەم بەسەر هاتە بدە
کابرایەکی کاربەدەست و پاشای وڵاتێک لە شەڕی پارێزگاری لە وڵاتەکەیدا چاوێک و قاچێکی لەدەست دەدا، قاچێکی لە ئەژنەوە دەبڕنەوە، چاوێکیشی نابینا دەبێت و چاوی دەردەپەڕێ. حەزیش دەکا وەکو هەموو سەرکردەکانی دنیا وێنەیەکی هەبێ بە نیگارکێش و بەوانەی کە تابلۆشیەشن دەڵێت خوا وێنەیەکم بۆ بکەن، بەڵام وێنەیەکی جوان بێ. هەموو لە دڵی خۆیان دەڵێن خوا کابرا قاچێکی بڕابێتەوە لە ئەژنۆیەوە و چاوێکی هەڵتۆقی بێ و دەرهاتی بێ وێنەی جوانی چت بکێشم، هەمووی خۆی لێ دەبێرن. بەڵام کابرایەکی دەزڕەنجین، کابرایەکی هونەرمەند، کابرایەکی شارەزا ئەڵێ قوربان من ئامادەم دێ تابلۆیەک دروست دەکات. تابلۆکە چۆن دروست کراوە؟ دوایی خەڵات دەکرێت لەسەر ئەوەی هاتووە پاشای کردووە بە ڕاوچی ئاستێک تێپڕیوە بە بەردەمیا، ئەم سیارەی لێگرتووە و خەریکی ڕاوکردنیەتی چاوە نابینا و کوێرەکەی هاتووە نوقاندووە، چونکە لە ڕاوکردن هەمومان تفەنگمان تەقاندووە، ئەبێت چاوێکت بنووقێ و چاوێکت کرابێتەوە. قاچێک دەبێت بخە، قاچە قرتاوەکەی خستۆتە ژێر خۆیەوە، نە قاچە قرتاو دیارە، نە چاوە شوێر بۆکە عیبە، بەڵکو پاشاوە لە ڕاوکردنای نیشانەی ئەو پەڕی زەلامێکی سەلامەت و چست و چالاکە. سەیری چ وێنەیەکی جوانی پێشکەش کرد؟ بۆ تۆ لەو هەموو جەستەدا ئەو چاوە نابینایە دەبینی، بۆ تۆ لەو هەموو جەستەدا بەس قاچێکی بڕاو دەبینی، دەبیان شارەوە جوانەکانیان دەرخە. خۆزگە ئێمەش هەمومان بەرامبەر بە یەکتر وابووینایە. بووچێکت هەیە، زاوایەکت هەیە، بە عیبێکی هەیە، ئەیسەد چاکەشی هەیە، بۆ ئەمانەی بۆ ناشاریتەوە و تابلۆیەکی جوان نیشانی بنە ماڵەکەی دەی. دووەمیان ئەگەر کارێکی جوانت کرد و خزمەتێکت پێشکەش کرد کەس سوپاسی نەکردی، بە پێچەوانە و سوکاتیشیان پێکردی، گەڵتەیان پێکردی، تۆ سارد مەبەوە. یەکەم ئەگەر کەس سوپاسی نەکردی و ئیشەکەت بۆ خوا کردووە ئەجر لای خوا نووسراوە، جێیت خوا پاداشتی خوا باشتریان سوپاسی خەڵک. تۆ کارێک کە بڵێ خوا ڕەزامەندی تۆم دەوێت، ئیتر چاوت لە سوپاسی خەڵک نەبێت. دووەم ئەگەر خەڵک سوکایەتیت پێ دەکا و قسەی ناشرینت پێ دەڵێ سەیری خۆت کە، ئەگە خۆت پاکی، ئەگە خۆت چاکی، ئەگە خۆت پوختی، ئەگە خۆت گەندەڵنی، ئەگە خۆت پارەخۆرنی، لە قسەی خەڵک مەترسێ، ویژدانی خۆت ئارام کە، بڵێ من کاری خۆم ڕێک و پێک کردووە، ئیتر کابرا بۆ خۆی تەریق دەبێتەوە. دڵنیا بن خۆشەویستان بە گروپ خەڵک دروست کراوە بۆ لێدانی مامۆستایانی ئاینی، بۆ لێدانی بانکخوازان، بۆ لێدانی ئەو کەسانی کە خەریکی دروستکردنەوەی ئەم کۆمەڵگایان، کە خەریک پێگەیاندنی گەنجن، کە خەڵک بەرەو مزگەوت دێنن، کە خەڵک لە فەساد دوور دەخەنەوە، بارەی چاکیان بۆ سەرف دەکرێت، دەڵێن وەرن دانیشن فڵان کەس چ ڕەختێکی هەیە. جارێک برادێک داوای گردن ئازایی لێ کردم، وتی وەڵڵی مامۆستا ئێمە گروپێک بووین، پارەیەکی زۆریان دابووینێ بۆ ئەوەی کەسایەتی تۆ ناشرین کەی، من داوای لێبوونت لێ دەکەم. پێم نەوت هەر چێ بنوتم 100 جا گردنت ئازابێ، وتی وەڵڵی پێیان وتی عیبێک لەم پیاوە بدۆزنەوە، دوای وتمانە وەڵڵا ڕیشی نییە. پێی بڵێن لەناو خەڵکە بڵاوی کەنە بڵێ ئەو پیاوە بۆ ڕیشینەوە سەرستە من بە چۆن مەلا دەبێ ڕیشینە بێ. تی دوایەکێک لە ئێمە وتی کوڕە وەڵڵا عیبە باسیەوە بکەین، خۆ ئێمە هەر نوێژ ناکەین، ئێمە هەر خۆمان نوێژ ناکەین هەتا باسی ڕیشی فڵان کەس بکەین، ئێمە دەبێت بێژدەوە خۆمان نوێژکەر بین، ئەمجا باسی سونەت بکەین. وتیان نەبا بە قسەیەک فڕێدەن، مهمەوەی خەڵک پێوەی مەشغوڵ بێ، با خەڵک گوێی لێ نەگرێ. بە گروپ خەڵک دروست کراوە ئێستا بۆ لێدانی کەسایەتیەکان، ئەمانە پارەیان دەدرێتێ لەسەر فەیسبوک، لە ڕۆژنامە، لە فڵان شوێن بنووسە، قسە فڕێدە، بوختان بکە، دیعایە بکە، شوێنێک هەر دەگرێ، خەڵک هێشکە دەیجارێتەوە، ئەبێ زۆر وریابین، زۆر بە ئاگابین. دڵنیاش بن ئینسانی پاک و خاوێن ئەگەر لە دنیاشدا ڕێزی نەگیرێت دوای مردنی سەرفراز دەبێ. ئیمامی بوخاری کاتی خۆی بوختانی بۆ کرا، مەولانە خالیدی نەخشبەندی لە سلێمانی ئاوارە کرا و دەربەدەر کرا. هەروەها دکتۆر مستەفا زەڵمی کاتی خۆی پێیان دەوت کابرایەکی شیوعی و کۆمۆنیستە ئەو زاتە گەورە، بەڵام ئەوانە لە دوای مردن ئێستا نرخیان دیارە، بەڵام نارەکانیان دیعایەکەر و بوختانکەرەکان چوونە زبڵدانی مێژووەوە، هەر کەس نازانێت ناویان ماوەیان نەماوە. پاکیەکان دەمێننەوە، پیسیەکان کەفی سەر دەریان و پوش دەبنەوە، بڵقی سەراون دەتەقن نامێنن. لەبەرەوە تۆ کار بۆ خوا بکە، پاک و خاوێن بە، لە لۆمەی خەڵک مەترسە. خەڵک ئەوەی بەچاوی سووک سەیرت بکە، خۆی سووکە. کۆتا قسەمان ئەوەیە سێمیان پیاوی زانا ئینسانی بەڕێز و بە شەخسیەت و قرس کە شتێکی نەشیاوی لە کەسێک بینی بەچاوی سووک سەیری ناکە، سووکایەتی پێ ناکە، پێی ناڵێ ئەوە تۆ چیاوە، پێی ناڵە عیب ناکەی ئەمە تۆ کەی ڕەوشتە، ئەم شتە زۆر لێ ناشرینە، نە، بە کردار نیشانی دەدا ئەم کارەی تۆ باش نییە. لە جیاتی سووک سەیرکردن و گاڵتە پێکردن چارەسەری بۆ دادەنێ. ئەم بەسەرهاتن لە مامۆستا قانیعی شاعیری چەوساوەکانی کوردستان جێڕدراوەتەوە، شاعیری گەورەی کورد مامۆستا قانیعی بەڕێز خوا لێی خۆش بێ. کتێبێک هەیە زایاڵەی زرێبار کە من نوسخەیەکم الحەمدوللا دەستکەوت بەرهەمە بڵاو نەکراوەکانی مامۆستا قانیعە، یعنی ئەوەی لە دیوانە شعریەکەی دانیە
مامۆستا ئەحمەدی نەزیری لە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێران ئەو کتێبەی داناوە بەرهەمە بڵاو نەکراوە بەسەراتە نەبیستراوەکانی مامۆستا قانیعی تێدایە. لە لاپەڕە 283 دەڵێ مامۆستا مەلا دەبێت لە گوندی بناوە سووتە. سەیدەکە کابرایەکی لێیە زەحمەتکێش ماندوو فەلاح و ئاژەڵدار زۆر پیاوێکی کاسبوو بەڕێزە دەروێشە. کابرای دەروێش سەرمایەکەی چییە؟ پرچەکانێتی قژێکی درێژی گرێگرێ، بەڵام ئەم پیاوە ناتوانێت خزمەتی پرچەکانی بکە، هەموو ڕۆژێ لە ناو کاوتە پوتۆز و شوانی و ئەوەدایە. مامۆستا سەیدەکە لە مزگەوتە لە خوتبەیە لە بەربەڕۆچکەیە هەر دەستی لە قژیاتی وەڵی دەکردێنە ئەسپێ لێ دێتە خوارەوە. ئەو کاتە حەمام و سابوون و ئەو شتانە زۆر کەم بووە. مامۆستا قانیع پێی بڵێ کوڕە هەیبەت بەخت، ئاخر تۆ ئەم هەموو پرچ و سەرت بووە چییە بەم حاڵەوە کە تۆ نەتوانی خزمەتی بکەیت، دایمە دەستن لەسەر تایە و هەڵی دەکڕێنی ئەسپێ لێ دەبارێ. نە ئەمەی پێ ناڵێ، کابرای دەروێش دڵی بەم قژەی خۆشە. ئەی چۆن پێی بڵێ کاگە خۆت پاک و خاوێنکە؟ مامۆستا چەند مانگ لەسەر یەک قژی چاناکە، حتا وەکو کابرای دەروێش پرچی دێتە خوارەوە. خێزانی دۆست و ئەحبابی وەکو جەنابتان کوڕە مامۆستا ئەو هەموو قژەت چییە وە قسەرت چاناکەی کوڕە ئین دەبێت دەڵێ لێگەڕن ئیشم پێیەتی. پرچ وەکو کابرای دەروێشی دێدێ. ڕۆژێک چنگێک کادێنێ و دەیکاتە ناو قژی خۆیەوە، هەندێ وەردەلمیشی تێدەکا پرستەوە ناشرین دەبێت. ئاوێنەیەک و چەقۆیەکی گوێزانی سەرتاشین دەبا بۆ لای مەزرای کابرا و سەر چێڵگە و باخ و باخاتەکەی. ئەڵێ فڵان کەس چۆنی دەڵێ وەڵا باشم مامۆستای بەڕێزی خوا بەخێر بێ زۆر پێ خۆشحاڵ دەبێت. ئەڵێ کوڕە وەڵاهی من بەدەستی ئەم قژەمەوە وێرانم، کوڕە تۆ تەماشاکە پڕپڕە لە کاو هین و حەدایمە سەرم دەخورێ، وەڵای وەزەم ئەس پێش لێداوە مامۆستا قانیع بە خۆی دەڵێ. ئەڵێ کوڕە وەڵاهی منی جوان دەتۆ سەیری خۆت بکە کابرا کە دەمێکە ئاوێنەی نەبینیوە کە سەیری خۆی دەکە ئەم پچە ئاڵۆز و هینە کوڕە بێز لە خۆی دەکاتەوە. ئەڵێ کوڕە وەڵاهی دا مامۆستا نازانم چ بکەم، لەو کوڕە وەڵای مامۆ هەرچەند قژ زۆر پیرۆزە، کوڕە پیاو پرچی نەبێ هەر پیاویش نییە، بەڵام کوڕە پیاو کە خورا هەموو دەمە دەستمان لە ناو پرچی خۆماندا وەڵای شتێکی جوان نییە، وەڵای من بڕیارم داوە قژی خۆم بتاشم. کاکە خۆ قژ تاشینیش سونەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم جارجارە لە حەج و عومرە ئەوانەدا قژی تاشیوە. وەڵا باوکم من یەکێکە بێ سەرم بۆ بتاشە سەری خۆم دەتاشم، لەم ئەسپێ و چێچووینە خۆم ڕزگار دەکەم. کابرای دەروێش بە هاگا دێتەوە کوڕە بەخوا مامۆستا خۆ منی جوان وەڵای شەو ڕۆژ دەستم لەسەر مایە، ئاوا دەکەم ئەسپێ دێتە بنینۆکمەوە. ئەڵێ ئەی چی بکەین مامۆستا قانیع تۆ وەرە سەری من بتاشە. دەڵێ کوڕە قوربان وەڵا تۆش وەرە سەری من بتاشە، وەڵا ڕێک سەری یەکتر بە گوێزان دەتاشن و پاک و خاوێن سەری پا دەکاتەوە. ئەمە دەستورە. ها سەیری کە لە جاتی بڵێ ئەم چرک پرچە ڕشکنە ئەسپێ واوێ نەخێر، وای لێ دەکات بە دەستی خۆی بە زمانی خۆی بڵێ وەرە ئەو پرچەم بۆ لابەرە، بۆم لابەرە با جوان ببمەوە، با پاک و خاوێن ببمەوە. ئەم وتارە بەشێکی باشی ماوە، بە ئیزنی خوای گەورە هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو. یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی، بە سنەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاشنامان کەی. یا الله یا شافی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری. یا ڕەبی خوای هەر کەسێ داوای دوعای خێری کردووە، ئەوەش کە داوای دوعای خێری نەکردووە، ئەهلی ئیمان و مزگەوت و میحرابە داوای چاوەڕێی دوعای خێری موسڵمانانە بە گەورەی خۆت یا شافی یا الله خوا شفای خێری بۆ بنێری. یا ڕەبی خوا هەر کەسێ گرفتارە ڕزگاری کەی، هەر کەسێ قەرزارە دەرگای خێری لێ بکەیەوە. یا ڕەبی خوا هەر کەسێ ئەولادی هەیە ئەولادی هەموو لایەکمان خوا ساڵح و خوا ناسکەی، علم و حلمیان زیادکەی، تەلەبەکانمان سەرکەوتووکەی ئەوانەی کەوا خولی دووەمی ئیمتیحانیان هەیە. یا ڕەبی خوا کاریان بۆ ئاسانکەی، علمیان زیادکەی و دەرەجەی باش بێنن. یا ڕەبی خوا هەر کەسێ ئەولادی نێ ئەولادی ساڵحی پێ عەتاکەی، لە گیر و گرفت بمان پارێزی، لە بەڵاو موسیبەتی دنیا و قیامەت بە دوورمانکەی. کوردستانمان پارێزراوکەی، هەر کەسێکیش پارێزگاری لەم کوردستانە دەکات دڵسۆزە بۆی خۆیان موفەقیکەی، لە بەڵای ناگەهان فتنەی ئاخری زەمان شەڕی خوانە ناسان خوایە خۆمان و ماڵ و منداڵمان بە دوورکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.